دوای پشتگوێخستنی هاوکارە ئەفغانیەکانی هێزەکانی هاوپەیمانی خۆراوە لە فڕۆکەخانەی کابوڵ بۆ جارێکی دیکە سیناریۆ مێژوویەکانی جەزایر و ڤێتنامی وەبیر هەمووان هێنایەوە. پێگەی ئۆریان 21 فەڕەنسی لەو بارەوە دەڵێت دیمەنەکانی فڕۆکەخانەی کابوڵ هەمان دیمەنەکانی 1975 پشتگوێخستنی لە ئەنگرانی ئەمریکای ڕژێمی ڤێتنامی باشوور بیردەهێنێتەوە کە بە شێوەیەکی درامی و تراژیدی با سەرکوتکەرانی ڤێتنامی نوێی لە ئەنگری یەکێتی سۆڤیەتی پێشوویان سپاردن. هەروەکو مێژوون و سیمۆن پێر دەڵێت ئەمە تەنیا هاوشێوەی وێنەکانی سایگۆنی 1975 نین، بەڵکو هاوشێوەی وێنەی هاوکارە جەزایریەکانیشە کە فەڕەنسا لە دوای کشانەوەی لا ساڵی 1962دا لە وڵاتەدا پشتگوێی خستن. ناوبراو دەڵێ ئەمریکا فەرمانی باسوپاکەی داوە ڕێگە نەدەن ئەفغانیەکان بچنە نێو فڕۆکەخانەوە، ئەوانەی تا چەند ڕۆژە لەمەوبەر هاوکاریان بوون. بۆیە نووسەر دەڵێت ئەوە هەڵاوێردکردنێکی دامەزراوەییە بۆ پشتگوێخستنی هاوکارانیان. ئەوانەی ژیانی خۆیان خستە مەترسیەوە ئێستا ڕزگار ناکرێت، چونکە بەپێی پرۆتۆکۆڵی فەرمی سوپای ئەمریکا ئەو کۆپتەرانی بۆ مەبەستی ڕزگارکردن بەکاردێنرێن. هیچ کەسێک هەڵناگرن بۆ نێو فڕۆکەخانە کە هاوڵاتی وڵاتانی ئەندامی ناتۆ نەبن. پێر ئاماژەی بەوە داوە ئەمریکیەکان بە پاساوی تاڵان نەکردنی فڕۆکەخانە لەو شوێنە ماونەتەوە و تەنانەت تەقیان لە هاوکارە ئەفغانیەکانیشان کردووە و ژمارەیەکیان کوشتووە و بریندار کردووە. وێنە تراژیدیەکەی فڕۆکەخانە کە دەیان کەس خۆیان با فڕۆکە سەربازیەکەدا هەڵواسی و باندی فڕۆکەیان گرتووە، بەڵام فڕۆکەکە بەبێ گوێدانە ژیانیان دەفرێت و کردەکەی کوژرا و برینداری لێ دەکەوێتەوە کە بە پێی وتەی ناوبراو ئەوە بە تاوانی کوشتنی ئەنقەست هەژمار دەکرێت، بەڵام میدیای خۆرئاوا بە سانایی بەسەریدا تێدەپەڕێت. ناوبراو ئاماژە بە بەڵگەنامەیەکرانی دەرچوونی سایگۆن دەکات بە شێوەیەکی جوان، بەڵام هۆکاری کەمتر دەرکەوتنی بەڵگەی تراژیدیای فڕۆکەخانەی کابوڵ بۆ ئەوە دەگێڕێتەوە کە زۆربەی مۆبایلەکان دەستیان بەسەرداگیراوە و وێنەکانیان سڕاونەتەوە یان شکێنراون. نووسەرەکەی ئۆریان 21 بە وەبیرهێنانەوەی پاشەخشەی جەزایر و ڤێتنام و ئاماژەدان بە فیلمی سینەمایی ئاسۆی لە ناوچوو کە لە سیناریۆیەکی ئەفسانەییدا کونسوڵی بەریتانیا تەنیا گوێ بە ڕزگارکردنی ئەوروپیەکان دەدات لە هێرشی هێزەکانی ماوسی تۆنگ و چینیەکان پشتگوێ دەخات. دوایەوە دەپرسێت چۆن دەبێت دوای 80 ساڵ ئێمە هەر لە هەمان قۆناغدا بژین، بوون و شارستانیەتمان بسەپێنین و بەڵێنی پێشکەوتنی کۆمەڵایەتی و دەوڵەمەندی ئابووری بدەین با گەلان. بەڵام ترسنۆکانە ئەوانە جێبێڵین کە خزمەتی ئەو پرۆژەیەیان کردووە. ناوبراو ئاماژە بە چاواشەکاریەکانی ناجوامێرانی دیکە دەکات و دەڵێت لەوانەیە هاوکارانی خۆراوا لە شەو ڕۆژێکدا ببنە پەنابەری نایاسایی، بەڵکو بە پاساوی گەندەڵی و ناکارامەیی و بێهێزی پشتگوێ بخرێن. ئەوەش بڕیاری کوشتنی هاوکارانمانە کاتێک پێویستمان پێیان نامێنێت. ئایا ڕێگە دەدەین میدیا بەم زوانە ئەو هاوکارانە تۆمەتبار بکات بەوەی هەمویان تاوانباری جەنگن و خائین و گەندەڵن؟ بڵێ هەر لە ئێستاوە ئەوە دەستی پێکردووە.